پێگەی ئەلکترۆنی دیسکلۆزی فەڕەنسی لە راپۆرتێکی بنکۆڵکاریدا ئاشکرای کردووە کە فەڕەنسا لە سەردەمی فرانسوا هۆڵەند لە ساڵی 2016دا دەیان هەزار بۆمبی داوەتە سعودیە و ئیمارات و قەتەر لە کاتێکدا زانیویشێتی ئەو بۆمبانە لە جەنگی یەمەندا دژی هاوڵاتیانی مەدەنی بەکاردێن. ئەو پێگە ئەلکترۆنیە ئەوەی ڕاگەیاندووە لە چوارچەوەی بەڵگەنامەی نهێنیدا فەڕەنسا نزیکەی 150,000 بۆمبی داوەتە هاوپەیمانە کەنداویەکانی و بەهای گرێبەستەکان 356 ملیۆن و 600 هزار یۆرۆیە. هەر بەپێی بەڵگەنامەکان کە خاوەندارەتەکەی بۆ ئەمیندارەتی گشتی بەرگری و ئاسایشی نیشتیمانی فەڕەنسا دەگەڕێتەوە، باس لە مشتومڕی توندی نێوان تیمی وەزیری بەرگری و وەزیری دەرەوە لەو بارەوە کراوە. زانیاریە دزەپێکراوەکان باس لە ڕێگەپێدانی پاریس دەکەن بە پێدانی 41,500 بۆمب لە کۆمپانیای جۆنگاسی جابەوە لە تالیس و 3,000 بۆمبی دژەتانک لە کۆمپانیای MBDA بە سعودیە. هەروەها باس لە ڕێگەپێدانی 50,000 موشک لە کۆمپانیای نکستەر دەکەن بە ئیمارات و 346 موشکی دژەتانکی کۆمپانیای MBDA دەکەن بە سوپای قەتەر. هەموو ئەم کارانش لە کاتێکدایە فەڕەنسا دەیزانی ئەگەری بەکارهێنانی هەیە بە پێچەوانەی ڕێکەوتنە نێودەوڵەتیەکان و وەزارەتی بەرگریش تاوپۆشی لێ کردو و ڕەتی کردوێتەوە بە گرێبەستەکاندا بچێتەوە کە بەپێی زانیاریەکانی پێگەی دیسکلۆز بەهۆی هەستیاری دۆخەکەەوە وە سەرۆکی ئەو کاتی فەڕەنسا فرانسوا هۆڵەند خۆی مشتومڕەکەی یەکلا کردوێتەوە. بەپێی راپۆرتی نەتەوە یەکگرتووەکان لە جەنگی یەمەندا لە دەستپێکی ململانەکانەوە لە ساڵی 2014 تا ئێستا 377,000 کەس کوژراون و ملیۆنان کەسیش ئاوارە بوون. پێگەی دیسکلۆز و دوو ڕێکخراوی ناحکومی لە مانگی ئەیلولی ڕابردوو داوایەکیان لە دادگای ئیداری لە پاریس کرد کە فەرمانێک بۆ دەستی گومرگ دەربکات لەبارەی ئەو بەڵگەنامانەی پێوەستن بە مامەڵەی چەک و تفاقی جەنگی فەڕەنسی لەگەڵ سعودیە و ئیمارات بەپێی ڕاگەیەنراوێکی هاوبەشی ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی و بنکەی ئەوروپی بۆ مافە دەستوریەکان و مافی مرۆڤ مەترسی گەورە بەدی دەکرێت لەوەی ئەو چەکانە بۆ تاوان و پێشێرکردنی یاسای نێودەوڵەتی دژ بە هاوڵاتیانی مەدەنی لە یەمەن بەکار هاتبن. لە مانگی تشرینی دووەمی ساڵی ڕابردووشدا ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی و 13 ڕێکخراوی ناحکومی داوایان کرد سنوورێک بۆ فرۆشتنی چەک لەلایەن فەڕەنساوە دابنرێت. فەڕەنسا سێمین گەورە سەرچاوەی چەک و تفاقی سەربازیە لە جیهاندا کە لە ساڵی 2020دا داواکاری بە بەهای 5 ملیار و 544 ملیۆن دۆلاری ئەمریکی لەسەر بووە. سەرڕای ئەم مامەڵانە داواکاری گشتی فەڕەنسا لێکۆڵینەوەی لە ئاشکرابوونی تێوەگلانی وڵاتەکەی لە سەرکوتکردن و هێرشی ئاسمانی بۆ سەر هاوڵاتیانی میسر کردووە کە لە ماوەی ساڵانی 2016 و 2018 لەگەڵ سوپای میسر لە 19 هێرشی ئاسمانی بۆ سەر هاوڵاتیانی مەدەنی میسر تێوەگلاوە. راپۆرتەکەی دیسکلۆز ئەو ئەندامانەی دەستگای هەواڵگری فەڕەنساشی ئاشکرا کردووە کە لەو هێرشە ئاسمانیەدا تێوەگلاون. ماڵپەڕەکە ئاماژە بەوەش دەکات سەدان بەڵگەنامەی فەرمی نهێنی دەستکەوتووە دەیسەلمێنێ لە میانی پرۆسەی ناونراو بە سێرلیدا کە دەستگای هەواڵگری فەڕەنسا لە میسر ئەنجامی داوە پێششەلکاری مافی مرۆڤ کراوە. نووسینگەی داواکاری گشتی فەڕەنساش ڕایگەیان بە تۆمەتی ئاشکراکردنی نهێنی بەرگری نیشتیمانی لێکۆڵینەوە لەو پرسە دەکرێت.